پێمان باش بوو کە ئەم ماوە دوورودێژە چاوەڕێ کراوە و کەمێکی تریش چاوەڕێ کرابایە بە تەوافقێکی سیاسی و نەکە لە نێوان پارتی یەکێتیش بەڕاستی بەڵکو لە نێوان لایەنەکان و پێکهێنەرە کاریگەریەکانی هەرێمی کوردستان ئەم دامەزراوانە بە تەوافق نەسەر کرابە ئەگەر بریتێ لە تەوافق و لە ڕێککەوتن و ئەگەر بریتیشە لە ئیستحقاقی ئینتیخابی فەرموودەی بابزانی داخۆ بەپێی ئیستحقاقی ئینتیخابی لەم پرۆسەی ئێستا کە ڕژوو لە بەرەوە دەچێت بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتیەکانی پەرلەمان چیتر شایستەی ئەوەیە کە لەم سەرۆکایەتیە جێ هەبێت و حتا بەنزم پێکاتەکانیش متمان وایە کە پێکاتەکانیش لە کاتی خۆشیدا دەبوو یاساکەی بۆ گۆڕدرابایە کە پێکاتەکان خۆیان دەنجام بە پێکاتەکانی خۆیان دابایە بنەرەکانی خۆیان دابایە نەک بەڕاستی حیزبێکی کە لەم سەری کوردستانەوە کە بۆ هەر پێکاتە لەم پێکاتانە دەبینی تاکە نەفەرێکی نین لە پێکاتەکەی بەڵام 300 دەنجی هێناوە ئەمە دیارە بەڕاستی ئەم پرۆسەی چەند بە سیاسی کراوە و بە چ ئاراستەیەکی خراپ و ئالۆزدا دەچێت بۆ ئێمە دەنگمان بە پادەراوەکان نەداوە و ئێستاش هاتینە دەرەوە و ئومێد دەکەم کە ئەم قەیرانەش بەڕاستی کێشەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان نەخۆڵقێنێ و هیواخەوازین بیرێک لە بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی بکرێتەوە کە ئێمە قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی داراییمان هەیە قەیرانی پەیوەندیەکانمان هەیە ئێستاش لەگەڵ حکوومەتی ناوان لەگەڵ وڵاتانی تر ئومێد دەکەم کە بەڕاستی مەش تۆزێک وامان لێ بکە بە وڵاتان بچین موسساتمان بە موسساتی دنیا بچێ